بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. ئەم کاتتان باش بەهۆی نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە تا دێت شیکار و شرۆڤەکان گەرم و گورترە بن. هەر بۆیە خوێندنەوەکان دیدی و بۆچووری جیاوازیان وەرگرتووە تا دوو ئاڕاستیان وەرگرتووە. بەشێکیان پیان وایەوە کەم و پرسەکانی دیکە لە هەرێمی کوردستان و هەم شەقامی عێراقیش. بەشێک پیان وایە هەڵبژاردن دەتوانێت سیستمی سیاسی لە عێراقدا بگۆڕێت و ببێتە فریادڕەسی ئەم دۆخەی ئێستا تێکەوتووە. بۆیە بەشداریکردنی هاوڵاتیان لەسەر سندوقەکانی دەنگدان بە گرنگ دەزانن. ڕایەکی دیکە دروست بۆ لە بەرامبەر ئەمەدا تەواو پێچەوانەیە دەڵێت نەخێر هەڵبژاردن جگە لە کەمەیەکی سیاسی و بێزارکەر هیچی دیکە نییە و ناشتوانێت ئەو چەق بەستوی ئەو دۆخە چەق بەستوی کە ئێستا سیاسی عێراقی تێکەوتووە هیچ ناتوانێت بگۆڕێت. کەواتە مەبەستمانە ئێمە ئەم شەو لەم دیبەیتەدا کە لە کوردستان 24ەوە ئامادەمان کردووە میوانی تایبەتمان هەیە ئەمانەوێت لەسەر هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی گفتوگۆ بکەین قسە بکەین لەسەر دۆخی ئەمنی عێراق و بە تایبەت ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان دەمانەوێت باس و خواست بکەین بزین ئاخۆ لەوێت چ ئامادەکاریە کراوە با دەستکەین بە گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکانمان هەرێک لا بەڕێزان لیوا عەبدولخالق تەلعات نوێنەری هەرێم لە فەرماندەی هێزەکانی هاوبەش هەروەها ئەندامی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێربێ لە هەڵبجەوە بەڕێز دڵشاد نامیق هەم شرۆڤەکاری سیاسی هەم مامۆستای زانکۆ سپاس بۆ تۆش مامۆستا دڵشاد کە لەگەڵمانی لە دهۆکەوە فازل عمەر نووسەر و لێکۆڵەر کاک فازل خۆشحاڵین کە ئەم شەو لەگەڵ بەڕێزیشتا گفتوگۆ لەسەر هەڵبژاردنەکانی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکەین سپاس بۆ هەر سێلاتان. کاک عەبدولخالق با سەرەتا بێمە لای جەنابتان جا هەر کەسێک بەڕێستان ببینێ یەکسەرە زانێ باسی دۆخی ئەمنیەکەین کەواتە با بزانین بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی عێراق چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ئەم هەڵبژاردنە پێشوەختەی کە بڕیارە لە 10 ئۆکتۆبەر ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس بۆ هەڵبژاردننی کە وا بڕیارە ئینشاءڵڵا لە هەشتی مانگ هەشتی دا کە تێیدا دەنگدانی تایبەت دەنگ دەداتن و دەی دەش هەڵبژاردننی گشتی دەبێتن کە هاوڵاتیان لە هەموو شارەکانی عێراق کە تێدا بەشداری ئەو هەڵبژاردنە دەبن. ئێمە وەکو هەڵبژاردننی لیژنەی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق کە ئەو لیژنەیە پێکاتووە تێدا هەموو ئامادەکاریە کراوە بۆ سەرکەوتنی ئەم هەڵبژاردنە چ لە شارەکانی ناوەڕاست و خوار و چ لە هەرێمی کوردستان چ لەو شوێنانەی کە دەتوانم بڵێم مناطق متنازع عەلەیها ئەو شوێنانەی کە گرنگی ئەمنی لە نێوان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم هەیە ئەوانیش بەرنامەی تایبەتمان بۆ داناون بۆ ئەوەی بتوانین لەو شوێنانەش کە خەڵک بە ئازادانەوە بێ ئەوەی لەبەر چاو گیراوە هەموو ئامادەکاریەکان کراوە بە تایبەتی بۆ ڕۆژی هەڵبژاردن چ ئەو مەترسیەکانی داعش لەو ناوچانەی کە کێشە لە سەرەکانە و لە هەمان کاتیش ئامادەکاری بۆ دابەشکردنی هێزەکان لەو ناوچانە و هەندێک ناوچەمان هەیە هەندێک سندوقی دەنگدانمان هەیە وەکو ناوچە کەوتۆتە هەرێمی کوردستان وەکو ئیداری وەکو کارجێڕی کەوتۆتە سەر حکوومەتی مەرکەزی ئەو شوێنانە یاخود ئەو مەراکزی انتخابانە بەهاوبەشی لە نێوان هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی حکوومەتی عێراقی ئەوانە دەپارێزرێن کە 78 مرکزی انتخابیمان هەیە کەوتۆتە منتەقەکانی مەخمور و لای گوێر و ئەوانەی کە دەکەونە سەر حدودی شاری دهۆک و چەند قوتابخانەیشمان هەیە لە کەرکووک و دیالە و تا دەگاتە خانەخین ئەوانە بە هاوبەشی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی پۆلیسی ئیتیحادی لە حکوومەتی مەرکەزی ئەوانە دەپارێزرێن کە ئەوانش گرنگێکی تایبەتیانێ هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ خۆتانەزانن لە ڕابردوودا و تا ئێستاش بۆ شایەکی ئەمنی زۆر لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگەدا هەیە بۆ ئەم هەڵبژاردنە ئەوە لەبەر چاو گیراوە ئەو بۆ شایە ئەمنیە پڕکراوەتەوانێ ماوەیەکی زۆرە هەوڵ دەدرێ بە هەموو لایەک بتواندرێ
ئەم بۆشایی ئەمنانەی کە هەیە لەو شوێنانەی کە بە تایبەتی کەوتۆتە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حکوومەتی مرکزی بەڵام پێڕانەگەیشت لە داهاتوەکی نزیک ئەوەی کە بڕیاری لەسەدراوە بۆ تەشکیلکردنی دوولیواکان تەواو دەبێ ئینشاءالله بەڵام بۆ هەڵبژاردن ناتوانرێت لە هەڵبژاردن ئەوانە بەڵام هەموو هێزەکان کە لەو شوێنانەیە کە کەوتۆتە هەردوو سنووری هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی ئەوە ئامادەباشی بۆ کراوە چ لەلایەن حکوومەتی هەرێمەوە چ لەلایەن حکوومەتی مرکزیشەوە بۆی بتوانێت ئەو هەڵبژاردنە لەو شوێنانە بە شێوەیەکی ئارام بەڕێوە بچێت و دوور لە خاڵق ئەم شەو پێمان خۆشە لەگەڵ بەڕێستا کە باسی دۆخی ئەمنی بە شێوی گشتی عێراقەکەین وە بە تایبەت ئێمە چاومان لەسەر ناوچە کوردستانی کێشە لە سەرەکانە مەترسێکی زۆر لەلای هاوڵاتیانی ئەو ناوچانە بڵاو بۆتەوە و خەڵکانێکی زۆریش باز لەواکەن کە ئەم هەڵبژاردنە مەترسێکی گەورەیە بۆ ئەو ناوچانە لە ڕووی ئەمنیەوە تۆ لێرۆ چیان پێ ئەڵێ ئەو ئامادەکاریانە یاخود ئەو مەترسیانی کە لەسەر ئەو ناوچانە هەیە چۆن ڕەویوەتەوە چۆن ئێوە بەرگری لێ ئەەکەن ئەو مەترسیانە دروست نەبێت خەڵک تا چەند ئازادە دەنگ بدات ئەو سندوقانە تا چەند ئەمانن کۆکو خۆی ببێنێتەوە تا چەند فشاریان لەسەر نیە و هاوڵاتیانە من وەکو ئەندامی لژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە لە هەموو کۆبنەوەکان تێدا بەشدارم هەرچی لە توانامان بی بۆ ئەومان کردووە کە ئێمەی کورد لەو ناوچانە بتوانین بە ئازادانە دەنگ بدەین و لە هەمان کاتیش ئەو کاندیدانی کە ئێمە کە لە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچەی لە پارێزگای مووسڵ و کەرکووک و لە هەمان کاتیش ئەو کاندیدانی کە هەیە لە دیالە ئەوانە بە چەند قۆناغێک کارمان لەسەر کرد یەک لە قۆناغ گرنگەکان ئەوەیە چۆنیەتی کاندید بتوانێت بە شێوەیەکی ئازادانە بانگشەی هەڵبژاردن بۆ خۆی بکاتن دەتوانم بڵێم تا ئێستاکە خۆشبەختانە بە تایبەتی کەرکووک و لە مووسڵ کاندیدی کورد تا ئێستا هیچ کێشێکی بۆ دروست نەبووە هەندێک پۆستەرات لە هەندوو شوێن لێکراوەتەوە بەڵام تا ئێستا ئەو کاندیدانی ئێمە لە کەرکووک و لە مووسڵ تا ئێستا بە شێوەیەکی ئازادانە بەو شێوەی کە بتوانێت باگەشە بۆ خۆی بکە و لە هیچ شوێنێک و لایەنێک تعدای لێ نەکرێ و من لەگەڵ زۆربەی کاندیدەکانی ئەو شارانە قسەم کردووە و پێم ڕاگەیاندون بە حکمی ئەوەی کە ئەندامی لژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراقم هەر کاندیدێکی کورد خوا نەخواستە لە هەر شوێنێک کێشەی بۆ دروست بێ یاخۆ ڕێگری لێ بکرێ یان بیانەوێ کێشەی بۆ دروستن وا پێویست دەکات بە زووترین کات ئێمە ئاگادار کاتەوە بۆی بتوانین ئیجراعاتی پێویست بەرامبەر ئەوانەی خوا نەخواستە بیانەوێ کێشە بۆ کاندیدی کورد دروست کاتن ڕێگری بکرێت ئێمە چوار سنتەری هاوبەشمان دروست کردووە ئێستا لە یەکێکیان لە هەولێرە ئەویتر لە کەرکووکە و یەک لە دیالەیە و ئەویتریشان لە کەوتۆتە منتەقەی کەسێک ئەوانە لە کاتی هەڵبژاردنەکانیش ئەوانش کاری خۆیان دەکەن لە چەند ڕۆژی ڕابردوودا بە دیاریکراوی لە شاری کەرکووک پۆستەری چەند کاندیدێکی کورد ڕێنرا بوو ئەمانە چی ئەکەن بۆ ڕێگریکردن لەمانەیە خود چیتان کردو چیان ئەوانەی کە ئەم کارانەکەن لەو ناوچانەدا بەتەکیت ئەوانەی کە هەموو کاتەک و ئێستا و پێشتریش چاویان بە کورد هەڵنایەتن ئەوانە هۆکاری سەرشینە بۆ ئەوانەی کە کێشە دروستکەن بەڵام وەکو پۆستەر لێکردنەوە دەتوانم بڵێم لە زۆربەی شارەکانی عێراق ئەوە دەکرێت ئەوەی گرینگە کاندیدی کورد لەو شارانە و ئەو کاندیدانە بتوانن بە ئازادانە لەو شارە بانگشەی هەڵبژاردن بکە خەڵک هاتوچۆیان بکە خەڵک پێشوازیان لێ بکە بتوان بچنە لای خەڵک و بانگشەی خۆیان بکەن تا ئێستا ئەوەی من دەبینم ئەوەی من پەیوەندیم پێوە کردوونە تەنها ئەو پۆستەرانە نەبێ ئەو پۆستەر لێکردنەوانش لە زۆر شارەکانی عێراقەیە ینی تەرکیز نییە بەس لەسەر کەرکووکیان لەسەر کاندیدی کورد مەسەلەن لە بەغدا بە هەزاران پۆستەر شەو لێ دەکرێتەوە و داریشت دووبارە دەکرێت ئەوانەی کاندیدی کوردن وا پێویست دەکاتن بە بەردەوام پۆستەرەکانیان بە سەفتە حازر کردی ئەوان لێکەنەوە ڕۆژ دوایی تێخینەوە ئیشاڵە زۆر نماوە دوو هەفتێک ماوە ئیشاڵە و دوو هەفتەیەش دەسەکانە خۆش کاک لیوە عەبدولخالق دەگەڕێمەوە وڵات دوو میوانی کەشمان هەیە باگوێبیستی ڕاوبۆچوونی ئەوانیش بین دەچما دهۆک بەڕێز فازل عومەر لەگەڵمانە کاک فازل شەو باش سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان حەزەکەم پێم خۆشە ئەو پرسیارە لە بەڕێستان بکەم با بزانین هەڵبژاردن بۆ ئەکرێ لە ئەساسا ئایا هەڵبژاردن کێشەکان چارەسەر دەکات یاخود بە پێچەوانەوە ئاڵۆستریانەکە
بەڵێ زۆر سوپاس شەبەوەژ خۆش بێت بڕاستی لە هەموو جیهانێ هەڵبژارتن ئەوەکو هەر 4 ساڵە یان هەر 6 ساڵە بۆ هەندێک جارە سەرۆکێت دەولەت هاتیتەکردێ ئەف وەختی هەنێ بۆ هەندێکو دا ئارامی بێتە چێکردنێ وەکو تیۆری ینی شاریە تیۆری و بۆ هەندێکو هەر 4 ساڵە و گۆڕینە چێت بن دا کجارەکە دی ئارامی و استقرارە سیاسی هەلبەت vێرە استقرارە civakî و یا ئابووری یا ڕەوشەبیریژی چێت بێت بس مخابني دبيجم الدولة باشكتي يعني احتمال عراق جيك شوان دولتا بت قال جارا صال بو صالح هل بجارتن يعني شينا بتر استقرار تشيكت بتر الوزيا تشيكت اوا احتمال بيجين ايكش اگر كي سركي يانجك سبب سركي اوكو جرخانه ديمقراسي الوان ولاتانينا اجبر هندي خلق المالاخوا ام بيجين هزرا ديمقراسيه خزانه دنبت الجاده نبت الپرورده والهمي اليا نبت براسي زحمته بس الواري سياسه تني بله ديمقراسي هبت اجبر هندي او الوزيا تشيد بن يعني شنا استقرار تشيك شنا اراميه ام بيجين هفسنگی چکت پشتی 4 سالان پشتی 6 ساله مخابنی ام بيجين سال بو سال خرابتر يعني پتر آرشات چت کن الوان ولاتت ما جاره سریج احتمال گلک زحمت براستی يعني از بخوا اكشوانم از گلک گج بله کاک فازل بس لو کرد که هەڵبژاردن نەیتوانی وە لە عێراق کێشەکان چارەسەر بکات پێمان خۆشە بزانین هۆکارەکانی چییە تایفیە دەستی دەرەکیە یاخود ئەو عەقڵێتە حکومڕانیەیە کە لە عێراق دابوونی هەیە همونه يعني راستی همو پیک و يعني ام بجین دوزا که آویته يعني یانجی گرفتاری و آرشه که آویته نه یک اگر تنه هی اگر یک تنه با احتمال زوهات با چاره کرنه ایک اقلیت دموکراسی و پیک و جیان الویدوری همینینه روجهلاتا ناوین همینینه يعني هزرا خلقي الویدوری هزرا لابردنیه هزرا نهیلانیه هزرا يعني هزرا رشوسبيه دا يعني اگر برفرهتر بيجين او عقليات الرشوسبي از باش ميدي خرابه بله چون مشكلات جارا ناكد نو جهان همياش في فكره در باز بوي مشكله يعني هم مساله طائفي جوك هم دست دركي جو دوله جيران جوك طبعا ما يخطط كان ما فيت منافت تاثير دوله جيران قالك السر عراقي نخاس ما عراق بخوك ودوله هيشانش ناف خد استقراري تشكد يعني نبو يا دوله عراق راستش 2003 وره یا بنمای دولت بونی جاره کادی چیت کتابه دولت کا دموکرات فدرال بس حتی نوها ام بيجين هیچ سیما که دولت العراقی پیدا نبود یا کو بشید کنترل هم العراقی بکد کنترلش برهندی انجام هەڵبژارت نش بکد زۆر باشە بەڕێز فازیل باس لەواکی کە عێراق هێشتا نەبووتە دەوڵەت هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنەوە پێتان وایە هەر لە بناقەکەیەوە کە بە هەڵە هاتووە هلبت هر دامزران عراقی بحلا بویا براستی یعنی سه پارچه جیک جدا بونه کردستان ولایت موصل برد گوتنه دفرت سنه نشین العراقی و دفرت شیعه نشین سه پیکاته جیک جدا نه گلک همو تشتی براستی جیک جدا نه حتی انتماء ولاتی انتماء هزری اوت هنه اف سنه سازت هنه مفروض هل دست پیک براستی دولتا کا فدرال هات با چک کرنه هنگ ملکیش بو احتمال دا لانسی خوش باشتر ورگرد بس او دولتا اگرتی چک کرن سنت عرب حکم الکردا و شیعه کرن و حکم که ظالمانه جک يعني حتى 2003 جك او حكمه بردوام بويا بشتي يعني بس ام بيجين شيعب سنوهاتنا غوري نخو عقليات وهزر كرن ورفتار وسردري كرن تقال دي قال دا بيجين همان سردريه يعني شنو بيجين كو موافق كردا وكو بكاتا كي سركي خلق كردستانيه وكو بكاتا كي سركي في ولاتي ده مافتوان الرواية الدستوري بدندانه نوكا حتى نوها وكو امزانين دفرت كردستانية دروي ام بيجين كردستاني ماده 140 دا بيجين حتى نوها هيچ بنگاوا كنهاتيا كو بيتا چارا كرنه بركو بروواش حكمتا ناوين حتى نوها جوي گاويج روزانه آستانگات اختبار جبهه کرناوي وبركو تعريب كرن هشتا بردوامه يعني زۆر باشە بەڕێز فازیل دەگەڕێمە وڵات با بچینە هەڵەبجا لەوێ لەگەڵ مامۆستا دڵشاد سوپاس جارێکی تر کە ئامادەی لەگەڵمان
پێم خۆشە خوێنەوەی بەڕێستان بزانم لەسەرەوەی کە هەڵبژاردن چی لە عقلێتی عێراقدا دەگۆڕێت یاخود ئەو دوو ڕایی کە باسم کرد وتم هەندێک پێیان وایە کە هەڵبژاردن دەبێتە هۆی گۆڕانی سیستمی سیاسی لە عێراقدا بەشێکیش دەڵێن نەخێر جگە لە گەمەیەکی سیاسی و بێزارکەر هیچی دیکە نیە با بزانم خوێنەوەی بەڕێستان لەسەر ئەم پرسە چییە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و سڵاو لە هەردوو میوانی بەڕێزی بەرنامەکەتان و سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئێوەی بەڕێز دیارە بابەتی هەڵبژاردن بە نیسبەت عێراقەوە ینی دوای 2003 عێراق یەک لەو سیمایانەی کە بە بەردەوامی دووبارە ئەبێتەوە تایە مەسەلەی هەڵبژاردنە بەڵام وەک هاوڕێیانم باسییان کرد هەڵبژاردن لە عێراق نەیتوانیوە ئەو دەرەنجامە بەدەستەوە بدا کە بیسەلمێنێ عێراق دەوڵەتێکی دیموکراسیە لە ڕاستیە ئەمە هۆکاری هەیە یەک لە گرنگترین هۆکارەکانی ئەوەیە کە لە عێراق ئەوەندەی کێشەی دەوڵەت هەیە ئەوەندەی کێشەی دروستکردنی کیان هەیە کیانێک بۆ هەموو عێراقیەکان ئەوەندە کێشەی دیموکراسی و دەسەڵاتدەستکردنی دەسەڵات نییە چونکە دیموکراسی لە سادەترین پێناسەیە بریتە لە پەنابردن بۆ سندوقی دەنگدان بۆ دەستکردنی دەسەڵات و گۆڕینی سیاسی و فەرمانڕەوەکانی وڵات لە ڕاستیە عێراق ئەم کێشەی هەبووە لە ڕابردووە و عێراق وڵاتێکی شمولی و تۆتالیتاری بووە بەڵام لەم کێشەیە قوڵتر عێراق کێشەیەکی تری هەبووە کە نەبوونی ئینتیمای هاوبەشە لە نێوان پێکهاتەکانی عێراقا لە نێوان ئەو دانیشتوانانەی کە لە چوارچێوەی عێراقا کۆبوونەتەوە ڕەگەزنامە و جنسی عێراقیان لە گیرفانایە نەتوانراوە هاوبەشی گرنگ و چوونیەک دروست بکرێت کە هەمویان بەیەکەوە ئینتیمایان بۆی هەبێ و هەمویان بە جۆرێکی یەکسان خۆیان بە هاوڵاتی ئەم دەوڵەتە بزانن کاتێک کە هاوڵاتیانی دەوڵەتێک نەتوانن خۆیان بە هاونیشتیمانی یەکسان بزانن لە سایەی دەوڵەتەکەیە هەزار جار هەڵبژاردن و سیما ڕووکەشەکانی دیموکراسی تیا جێبەجێ بکرێ ناتوانێت دەرەنجامێکی بەهێز و دەرەنجامێکی باش بەدەسەوەدا وەک ئەوەی کە لە دیموکراسیەتێکی ڕاستەقینی لە نمونەی ئەوروپا و وڵاتانی خاوەن سەقامگیریە هەیە بەڵام لە 2003 بینیمان دەستورێک نووسرایەوە کە بە هەماهەنگی هەموو لایەنەکان بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تا ڕادێک بە دەستورێکی باش وەسف دەکرێت هۆکاری ئەمەیان چییە کە دەستور جێبەجێ نەکراوە هەرە عقلێتەیە کە جەنابەت باسیەکەی بەڵێ جا من ئەمویست بێمە سەر ئەو خاڵە لە ڕاستیە کە مادام دیموکراسی بێک لە ڕەکیزەکانی هەڵبژاردن بێ و بەڕێوەچوونی هەڵبژاردن بێ بە شێوەیەکی دەوری لە کاتی خۆیە کەواتە مەسەلە قوڵەکان و پاشخانە فکری و قوڵەکانی دیموکراسیش پێویستە بهێنرێتە بوون ئەوەی کە جەناب باسیەکەی مەسەلەی دەستوری عێراق ئەو عەقدەیە کە وەها وێناکراوە کە عێراقی نوێ عێراقی دوای 2003 بتوانرێت لەسەر بنەمای ئەم عەقدە ئینتیمایەکی هاوبەش دروست بکرێت لە ڕاستیش دەستوری عێراقی هەرخۆی هەنگاوێک بوو بەم ئاراستەیە کە من باسم کرد هەنگاوێک بوو بۆ ئەوەی بتوانرێت لە داهاتووە ئەوەی کە ڕابردووە وەلا بنرێ و لە داهاتووە هەمووان بەیەکەوە ئینتیمایەکی هاوبەش دروست بکەن و دەوڵەتێک دروست بکرێت کە هەمووان لێ ڕازی بێ بەڵام نەتوانراوە ئەم دەوڵەتە دروست بکرێت لە سایەی ئەم دەستورەشە بۆچی دەبەن هۆکارەکان زۆرن هەرە گرنگترینیان ئەوەیە کە ئەوانەی لە عێراقا زۆرینان و پەنای با بڵێن پێکهاتەی زۆرینە عێراق نەیانتوانیوە بڕوا بەوە بێنن کە عێراقێکی فرەنەتەوەییە و فرە پێکهاتەیە و پێویستە لەسەر ئەساسی خواستی هەمویان خواستی هەموو پێکهاتەکان دەوڵەت بنیاد بنرێ بەڵکو هەر لایەنێک هێزی هەبووە دەسەڵاتی هەبووە بەکاری هێناوە بۆ لاوازکردنی بەرامبەرەکانی خۆی بە خەنیمزانین و بە دوژمنزانینی بەرامبەرەکانی خۆی و هیچ سڵ لەوە نەکراوەتەوە کەوا خەڵکانێک تەخوین بکرێن خەڵکانێک منەتەوەیەکی ڕەسەن لەم نیشتیمانەیە مەسەن کۆکوش بکرێن و پەنا ببرێتە بەر تەنانەت گەلە کۆمەکەی نێودەوڵەتی لەسەر یەکێک لە پێکهاتەکانی خودی عێراق لەلایەن حکوومەتی عێراقیەوە لەبەر ئەوەی ئەم پێکهاتەیە کە هەرێمی کوردستانە تەنها وتوێتی تەنها فقط وتوێتی ئەمەوێ سربەخۆ بم کەواتە لێرە ڕێگەم بەی تەواوی کەم ئێمە لە بەردەم کێشەیەکی گەورەیان بۆ بنیادنانی عێراق ئەو عێراقە نوێ و تازەیە کە قرار بووە بنیاد بنرێ قرار بووە عەقد و پەیماننامەکەی بریتی بە لە دەستوری عێراق بنیاد نەنراوە هەر لەبەر ئەوە هەر هەڵبژاردنێک کراوە دەرەنجامێکی وەک ئەوەی پێش خۆی یان خراپتر لەوەی داوا بەدەستەوە ئەسڵەن لە دوایین هەڵبژاردننی عێراقا ئێمە دەرەنجامی زۆر سەرمان بینی کە دیموکراسی لە ڕووی ڕووکەشیشەوە نەهاتە بوون کە لە ڕاستیا پێویستە دەوڵەت پێویستە حکوومەت ڕنگدانەوەی زۆرینەی پەرلەمانی بێ زۆر باشە حکوومەتی عێراقی
خودی سەرۆکۆزیران کورسیەکی نییە لە پەرلەمانی مامۆستا عێراق دڵشاد. و بەشێک لە قەرار بەدەستەکانی عێراق خاوەنی کورسی و هێز نین لە پەرلەمانی عێراقی کەواتە زۆر باشە. وەک زۆر شتی باسی- سیمایتری دیموکراسی لە عێراقا تووشی شێوان دەست خۆش. تەشویه بووە و ئەمەش وای باسی دەستورمان کرد. دیموکراسی و هەمیشە پەنا بۆ ئەوە ببرێ ئیسلاحی انتخابی بکرێ باشە، ئیسلاحی مامۆستا انتخابی چاکسازی ئەگەر انتخابی گوێت لە منە کە پێم دەمەوێت وایە پرسیار ئەمەی بکەم، ئێستا مامۆستا. کراوە جۆرێکە لەو چاکسازیە. بەڵێ دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم باسی دەستورمان کرد هەمووان دەزانین کە زیاتر لە 6 مادەی دەستوری پێشێل کراوە پرسیارەکەی من ئەمەیە ئەم حکوومەتەی کە بڕیارە لە دوای ئەم هەڵبژارنەوە لەدایک بێت لە عێراقێکی نوێ داوەکو جەنابەت باسی لێواکەی ئایا چاوەڕێی ئەوەی لێ بکەین کە دەستور و یاساوەکو خۆی جێبەجێ بکات؟ خۆی ئەم هەڵبژاردنە دەرەنجامەکانی ینی لە چەند ڕوویەکەوە چاودێری ئەکرێەوە چاوەڕوان ئەکرێکە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری هەبێ یەک لەوانە مەسلەی ئەوەیە کە ئەم حکوومەتی کە لە ئەنجامی ئەم هەڵبژاردنە دێتە بوون حکوومەتێکە کە دەسەڵاتی ئەمنی لە ئەمریکا وەرەگرێتەوە و ئەمریکا ئیدی وڵاتی بۆ بەجێ هەڵێ لە ڕووی سەربازی و ئەمنیەوە ئەمریکا شەڕی بۆ ناکاوە پێویستە ئەم حکوومەتە هێزێکی هەبێ خۆی بتوانێت خۆی بپارێزێ وەک ساڵی 2011 کاتێکە ئەمریکیەکان کشانەوە حکوومەتەکە ئینهیار نەکا و بتوانێت بمێنێتەوە کە ئەمە ئیمتحانێکی گەورەیە بۆ ئەم حکوومەتە مەسلەی جێبەجێکردنی دەستور و تەوافقی سیاسیە کە وەک مقتەدا سەدریش لە خیتابی گەڕانەوەی خۆی لە پەرلەمان بۆ هەڵبژاردن نەک لە پەرلەمان وتی ئێمە بەو مەرجە گەڕاوینەتەوە کۆمەڵێک تەعهودمان پێدراوە لەلایەن سیاسیەکانی عێراقەوە کە لە داهاتووە تەوافق و مەسائلی پەنابردن بۆ یاسا و بەرکەنارکردنی میلیشە ئەوەی کە ئەوان ناوی ئەبەن نەمێنن ئەم ئیمتیحانە گەورانەی بۆ ئەم دەسەڵاتی کە لەم هەڵبژاردنە دێتەکایەوە ئەبێتە وێزگەیەکی گرنگ و من پێم وایە ئەمە وێزگەیەکی چارەنووساسە بەنسبەت هەموو عێراقیشەوە چونکە ئێستا عێراق زیاتر لە هێزێکی هەیە هێزێکی سەربازی ڕسمیمان هەیە کە مەقبولە لەلایەن هەموو پێکاتەکانەوە بە کوردستانیشەوە لە بەرامبەر ئەمە هێزێکی موازی و هاوتەریبمان هەیە کە هەرێمی کوردستان و بەشێک لە سونەکان بە هێزی میلیشای ئەزانن و بە مەترسی ئەزانن لەسەر ئایندەی عێراق و پەنابردن بۆ دەستور با بڵێن جێبەجێکردنی دەستور وەک خۆی ئەو ئیمتیحانەیە کە حکوومەت و دەسەڵاتی داهاتووی عێراق یان لێی دەرئەچێ یا ئەتوانێت تایە دەربچێت و با بڵێن زۆرترین مەوادی دەستوری هەم لە صالحی خۆی هەم لە صالحی پێکاتەکانی عێراق جێبەجێ بکە یانیش بە پێچەوانەوە تووشی مەزەتی گەورەتر ئەبێ کە لەوانەیە لە 2014 زیاتر عێراق تووشی دابەش بوون ئەگەڕێم وڵات دەرفەتی زیاتر دەیەمێ بۆ شرۆڤەکردنی بابەتەکە بەڕێز لیوا عەبدولخالق پێم خۆشە باسی ئەو بکەین مامۆستا دڵشاد باسی زۆرێک لە هێزە چەکدارەکانی کرد لە عێراقدا هەیە با پرسیارەکەمان ئەوە بێت ئەو هێزانە کامانن کە ئەرکی پاراستنی ئاسایشی هەڵبژارنەکانیان لە سەرشانەیە خود بەشدارن لە پاراستنی ئاسایشی هەڵبژارنەکان بەڵێ هەڵبژارنەکان لەلایەن فەرماندەی هێزەکانی هاوبەش لە عێراق سەرپەرشتی دەکاتن لە هەموو شارەکانی عێراق و لە زەمنیشان هەرێمی کوردستان کە وەکو وەزارەتی ناوخۆ لەگەر ئەو لیژنانەی کە ئێستا لەوە هەرێمی کوردستان پێکاتووە بە هاوبەشی و بە هەمانجی لەگەڵ فەرماندەی هێزەکانی هاوبەش لە عێراق ئەمانە سەرپەرشتی هەموو لە ڕووی ئەمنیەوە لە عێراق دەکرێت هەشتی شعبی بەشدارە؟ نەخێر بەشدار نییە هەشتی شعبی لە هیچ شوێنێک لە پاراستنی فەرماندەی هێزەکانی هاوبەش ئەوان سەرپەرشتی هەموو هەڵبژاردنەکان دەکەن کە بە عەرەبیەکی قیادەت عەمەلیات ئەوانەی لە شارەکانن ئەوانە ئەرچی پاراستنی سندوقەکانی دەنگدان یاخود ڕێڕەوی هەڵبژاردن دەکەن تا ئەو کاتێ دەست پێ دەکا و تا ئەو کاتێک کۆتایی دێ و سندوقەکانیش دەگەدرێتەوە ئەو شوێنەی کە بۆی دیاری کراوە لە کوردستانیش لە هەرێمی کوردستانیش کە لێرەوە بە پێویستی دەزانم سوپاسی بەڕێز کاکڕێبەر وەکو وەزیری ناوخۆ بکەم کە دەورێکی زۆر گرنگی لەو ماوەیە کە دەورێکی گرنگی هەبوو و چەندین کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی ئەمنی و عسکەری لە ئەوانەی لە بەغدا لە هەولێر کۆبوونەوەکە ئەنجامدرا و دەتوانم بڵێم خۆتوی ئێزگار زۆر باش هاوێشترا بۆ ئەوەی بتواندرێ هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی عێراق بە تایبەتی ئەو شوێنانەی کە ناکۆچی لەسرە بپارێزرێن و هەرێمی کوردستان بە هەموو ئەو مەراکزی انتخابی کە لێرەیە بتواندرێ بەو هێزانە بپارێزرێن کێشەیشتریشێ ئەوەی کە پیان دەگوترێت نازحین ئەوانەی کە
ئاوارەکان کە ئێستا لە هەرێمی کوردستانن خۆیان لە 5,000 نازح هەیە وەکو بە عەرەبیکەی نازح هەیە لە هەرێمی کوردستان ئەو 5,000 هەر هەمویان لە کوردستان دەنگ دەدەن کە بەشی زۆری ئەو ئاوارە نەکەوتۆتە شاری دهۆک بەسپاسەوە ئەویش بەرنامەیەکی تایبەتی بۆ ئامادەکاری تەواو کراوە ئامادەکاری تەواو کراوە بە هاوبەشی لەبەرەوەی 5,000 وابزانم 5,000 هاوڵاتی نازح لە کوردستان ئەوانە ئاسایشی کەمپەکان باسی ئاسایشی کەمپەکانمان بۆ بکە ئەوانە چۆن کارتان بۆ کردووە ئەوانە هەموو کارە ڕێکارە یاساییەکانی دەرباڵی هەڵبژاردن تەواو بووە هەر هەمویان لە ڕۆژی دەنگدان بە میکانیزمێک کە تا ئێستا بەرنامەکەمان بۆ دانەناوە کە دادەندرێ چۆنیەتی بەزماوە گواستنەوەی ئەوانە لە کەمپەکان بگۆزێنەوە ئەو شوێنانی کە بۆیان دیاری کراوە بۆ ئەوەی بتوانن ئەوانە بە ئاسانی دەنگ بدەن لەبەرەوەی 5,000 بەو کاتەکەمە فرێ ئەو هەموو ئامادەکاریەکان بۆ چۆنێتی دەنگدان و کارتی دەنگدانە کورتایی پێهاتووە بەس ئەوە ماوە چۆنێتی گواستنەوەیان بۆ ئەوەی بۆ سندوقەکانی دەنگدان کە ئەوش میکانیزمێک بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەر حکوومەتی مرکزی بەرنامەیەکی بۆ دادرێت لەو چەند ڕۆژە کە ئێستا من گەڕایتمەوە هەولێر بۆ ئەوەی بتوانین بەیانی ئێمە وەکو لیژنە سەردانی دهۆک دەکەین و نیازماوەیە سەردانی شاری سلێمانیش بکەین بۆ هەم مەبەستی سلێمانی بۆچ هەمان شت ئەوانەی بۆ ئاوارەکان ئەویش بەرنامەک دانراوە کە بتواندرێ بە ئاسانی بێەوە هیچ کێشە و گرفتێک دروست بێ لەبەرەوەی ژمارەکەی ئێزگار زۆرە 5,000 کەس هەموو بەو بڕیاری کە لە لیژنەی باڵای هەڵبژاردنەکان دراوە بگەیەنێن لەسەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن بە ئەوەی هیچ کێشەیەک دروست بێ بۆی ئەو لە هەموو ئامادەکاریەکان کۆتایی پێ تەنها گەیاندنیانە بۆ سەر سندوق هەڵبژاردن ئینشاڵڵا ئەوەش کۆتایی پێدەین. کاک عەبدولخالق لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2010ەوە ئەو کۆگەیانی کە سندوقەکانی دەنگدانی تێدا هەڵگیرا بوو سووتێنران چاوەڕێیەکرێت ڕووداوی لەو شێوێ دووبارە بێتەوانێ خۆت دەزانی ینی ئەوەی کە پێشتریش لە چەندین باسم کردووە عێراق تەنها هێزێکی تایبەتی نییە کە بڵێن فەرماندەی هێزەکانی هاوبەشی عێراق چەندین گروپی چەکداری تریش هەیە لە ناو عێراق کە باڵا دەستن لەو بارەیەوە و بەتاکید ئەگەر بەرژەوەندیەکانیان لە هەڵبژاردنەکان تووشی مەترسی بێ لەوانەیە کێشە دروست بکەن بەرژەوەندی چەکدارەکانی عێراق مەبەستە بەرژەوەندی ئەوانەی کە لە ناو عێراقن کۆمەڵێک لایانی چەکدار هەیە کە دەتوانن بڵێم ئەوانە کێشە لەسەر کێشەکان ئەوانە لەوانەیە زۆر جار بێتە هۆی دروستبوونی ئەو کێشانە بۆ ئەمەشاری کراوە ئەوە ئامادەکاری هەموو شتێک کراوە بەڵام دوای هەڵبژاردن ئیدی نازانی چۆن دەبێ نازانی چێ ئەوەی گرنگە لە لایمە ئەوەیە کە ئێمە بتوانین هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕێکپێک ئەنجام بدەین و لەگەڵ ئەو ناوچانەی کە زۆر گرنگن بۆ هەرێمی کوردستان وەکو کەرکووک وەکو مووسڵ وەکو منتەقەی خانەقین ئەوانە گرنگن کە هەوڵ بدرێ بە هەموو لایەکمان ئەو کاندیدانەی کە لەوێنە بتوانن دەنگ بێنن لەبەرەوەی دەنگدانی کورد من مەبەستمەی لەوە دەنگدانی کاندیدی کورد لە بەتایبەتی کەرکووک گرنگێکی ئێزگار زۆر گرنگ هەیە کە بتواندێ دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کاندیدی ئەو کاندیدانە بتوانن دەورێکی گرنگ بین و بتوانن دەربچن وەڵامدانەوەیشە بۆ ئەو کەسانی کە چاویان پێ هەڵنایە دیسان لە مووسڵ لە کەرکووک لە خانەقین لە هەموو ئەو شوێنانی کە کاتی خۆی لە تۆشخورمات و کێشیان بۆ دروست بوو ئێستا گەڕاونەتەوە لەوێ و هەبوونی ئەو هەموو کێشانە لەبەرەوەی کێشەکان لە عێراق ئەوەندە ئاسان نییە ئەوەندە بە ئاسانیش چارەسەر ناکرێ ئەوەی کە ئەو دوو هەواڵەی من باسییان کرد بە هەڵبژاردنێک و دایان هەڵبژاردن ئەوە باسەین چارەسەر ناکرێت ئەوەی گرنگە ئێمە کورد بتوانین ئیکارەکانی خۆمان چۆن تا ئێستا بە شێوەیەکی ڕێکپێک ڕۆیە بە بەردەوامی لە شوێنە ناکۆکانیش بتواندرێ باشترین و زۆرترین دەنگ بێنین زیادبوونی دەنگی کورد زیادبوونی کورسیەکانی کورد لە پەرلەمانی عێراق
ئەگەر زۆر کاریگەریشی نەبی بەڵام گرنگێکی زۆری هەیە بۆ داهاتووی کورد لە بەغدا. ئەمە پامێک بوو هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ کاندیدەکان دەست خۆش بێ ئەگەڕێم وڵات کاک عەبدولخالق. مامۆستا فازل بابێمەوە لای بەڕێستان خۆتان نەزانن چەندین کێشەی هەڵپەسێرا و لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە بە تایبەت با بڵێن هەولێر ئایا ئەم هەڵبژاردنە دەتوانێت ئەو کێشانە چارەسەر بکە ئەتوانێ و خەمە و ئەو ترسە بڕەوێنێتەوانێ؟ هەلبەت ئەس باوەڕ ناکەم ینی ڕەنگەکی جددی بەس دەمێت لێرێ ینی خاڵەکە بچووک دەهەندە هیڤە هەی ئەوژێک ئەگەر کاندیدێت هەرێما کوردستانی ئەم ئێگرتی بچینە بەغدا ڕاستی ینی ئەگەر vê pirtûbalaviya herêmê heye niha em bçîne bexda ez bawer nakim em bişên fişareka wasal bexda bikîn ku ew kêşêt yê dom dirêj rastî yanî بۆ نمونە وەکو دەڤێت مادێ 140 یان ژێک دەڤێت دەرڤەی هەرێما کوردستانی پێشمەرگە بودجە کۆمەکەڤان ئارێشێت وەسایەت دۆم درێژ یەت وەلی هاتین کو ئێدی مرۆڤ ینی باوەڕ ناکرد ئێدی چارە ببن ئەگەر ئەم بێژین گۆپالێ موسایی نەبێت بەس دەمێتە لێرە ئەگەر هەرێما کوردستانی ئێک دەنگیەکە یا کوردستانی ینی ئەم بێژین مێنتالیتەک یانش عقلیەتەکە کوردستانی یا بەرژەوەندیت بلندێت هەرێما کوردستانی هەمی کاندیدێت کورد ئەوێت گودێ دەرکەون بشنە بەغدا پێک سەروان کار بکەن ئەسزت کەم دێ فشارەکە باشێتە چێکردنی ئەگەر نە ئەگەر ئەم فێ پرتۆباڵاویە بچین ڕاستی دەمێت لێرە فشارە سیاسی کە هەرێما کوردستانی دێشێتت گەل هەف پەیمانات خۆ چەند فشارە سیاسی بەغدا بکرد داوان ئارێشە چارە بکرد نەخوا پەرلەمانی ئەس باوەڕ ناکەم بێنە چارەکردنی ئەگەر ئەم پرتۆباڵاو بچنە بەغدا. زۆر باشە کاک فازل بۆ خۆتان نەزانن نزیکەی ساڵێکە بێ ڕێکەوتنێک لە نێوان هەرێمی کوردستان و هێزە عێراقیەکان کراوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی شەنگار بەڵام تا ئێستا و ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە. پێم خۆشە خوێندنەوەی بەڕێستان بزانم هۆکاری جێبەجێنەکردنی ئەو ڕێکەوتنە چییە بربەستەکان چییە لە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکەدا؟ هەلبەت دەستهەڵاتە بەغدایە چونکە دەستهەڵاتە دەستی بەغدادەنینە ینی ڕاستی هەند ئالۆز نینە بابەت دیارە حەجدە شعبی دەستهەڵاتە دەستی حەجدە شعبیدا حەجدە شعبی بڕیارێدت نە بەغدا بڕیارێدت وەختێ بەغدا گەل هەرێما کوردستانی هەر بڕیارەکە بێتە ئەم بێژێن بێتەدانی هەرێما کوردستانی شاری خۆ بە هەموو بڕیارێ بجێتی چونکی بە دەستهەڵاتەکە هەی دەستهەڵاتە وێ سەر هەموو هەرێما کوردستانی هەی بەس بەغدا ئەو دەستهەڵاتە نینە ینی بەغدا دەستهەڵاتە سەر حەجدە شعبی بڕیارێکی خۆدت جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە لە دەسەڵاتی عێراقیشدا نەبێت دواتە ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرت بێ؟ هەلبەت ینی خوا حەجدە شعبی ئەرێ حەجدە شعبی گرێدایی بەغدایە ئانجە گرێدایی دەرڤەی سنووری عێراقیە بابەت ئەگەر وێ پرسیارێ بکەین ینی احتیماڵم پاشکرە بژنەوێت ئەسناوا بێژم بەس حەجدە شعبی گرێدایی بەغدا نینە ڕاستی ینی ڕاستە پارچەیەکێوێ گرێدایی بەغدایە بەس بڕیارە ڕئیسی بڕیارە سەرەکیل دەرڤەی بەغداش دەدانێ و دەرڤەی احتیمالە سنووری عێراقیش دەدانێ ji ber hindê babet pisanehî hekê dî çare bin yanî eger herêma Kurdistanê ji dîtname bivêt vî babetî çare bikir lazim e ka çend il bexda şol kir rexêdî ji hind şol bikir da ku babet çare bibêt. Mamosta Fazil debê Kurd çۆن خۆی ئامادە بکە بۆ ئەم هەڵبژاردنە لەگەڵ ئەو هەموو مەترسیانەی کە بەڕێست و هەم کاک عەبدولخالق و هەم مامۆستا دڵشادی ژاماژێ بێکەن ئەبێ کورد چی بکە لەم هەڵبژاردنەیە چۆن ئەم دەرفەتە لانی کەم دەڵێن دەرفەتێکی دیکەیە فرسەتێکی ترە لە بەردەم کووردا ئەبێ چی بکات؟ ئەخر ئەگەر سۆزدارانە ینی قسە بکەین یا باخەوین وەڵای پێم خۆشە سیاسیانە قسە بکەی وەکو شرۆڤەکارێکی سیاسی چونکە نەعەفووەڵە من ئەوها ئەو سیاسی ئەوها نینم بەس هیڤیام ئەو بۆکو کوردستانی پێک بە پێک لیستێ چۆبانە بەغدا ڕاستی یعنی ئەگەر هیڤا و هیوە و یعنی بژین داخواز بێت بەس یعنی ئەوهایە ئەو پێچۆین تابان هێشتا زووە ئەگەر دەرکەتن کە هەر پارتێکە کوردستانی دێ چەند کاندیدێت وێچنە بەغدا ئەم بچێنە بەغدا جارەکە دیەک دوو بگرین ڕاستی ئەو بابەتە تنێک گرنگە ینی گۆرەی خەریتا vێگاوێ یا هێزێت ئەم بژین یەت حزبی سەر خەریتا کوردستانی و چۆنەمە بۆ بەغدا ئەگەر مەشیە ئەم یەکگرتنەکە نەتەوەیی نیشتیمانی یا بەرژەوەندیە بلندە خەڵکی هەرێما کوردستانی پێ عەقلیەتێ بچینە بەغدا
هەڵبەت دێ سەرگرت و دێ سەرکەف نێژینی بەس ئەگەر vê پرتۆبەڵاوی بچین ئەس جارەکە دێ دەهبارەکەم ئەس باوەڕ ناکەم ئەم چ دەست ببینین چونکی کوردستانی ئەگەر ئەم ئێگرتی چۆنە بەغدا دە هینگێ فشارێکی هین دە هینگێ دێمەڕایی هەبێت بەس ئەگەر هەر پارتەکە کوردستانی سەربخوا چوو بەغدا و لێرە یعنی دەهەرێک گۆرەی سەنگێ خۆچت نەبوو سەنگە هەرێمە کوردستانی دێ فشارێ بەغدا کرد ژبەر هەندێژێک دیتنەمە احتیمالە هەندێک بابەتێت هەرێمە کوردستانی نەخواستمە دەبێت مادەی 140 ئەم پتر ئەم بێژین بدۆڕینین. باشە بەڕێز فازل ئەگەر دەرفەتە بوو ئەگەڕێمە وەلاتان مامۆستا دڵشاد بابێ مەلای بەڕێستان ترسێکەیە لەوەی کە دەوترێت لە دوای هەڵبژاردن دەستور هەموار دەکرێتەوە ئایا بەڕاستی ئەمە ترسا یاخود بانگەشەی هەڵبژاردنە بە تایبەت باز لەواکرێ ئەو بڕگە و مادانەی کە تایبەتە بە کوردەوە بۆ نمونە مادەی 140 دەوترێت ئەمانە هەموار دەکرێتەوەێ پێمان خۆشە بزانین خوێندنەوەی تۆ لەسەر ئەم ترسە یاخود حقیقەتە بەڵێ وایە چۆنە؟ بەڵێ دیارە دەستور کە نووسراوەتەوە نەسێکی مقدسی وەهانیە کە نەتوانرێت تعدیل بکرێت هەر لە ناو دەستورەکە خۆی ڕێوشێنی داناوە بۆ هەموارکردنەوە و تعدیلکردنەوەی دەستورەکە و ئەم دەستورە بە شێوەیەک نووسراوەتەوە کە هیچێک لە پێکهاتەکان نەتوانێت لە کاتی هەموارکردنەوەی مەترسی بۆ سەر ئەوانی زۆر باشە بەسمان نیەتی هەموارەکەی مامۆستا کورد و دەستکەوتەکانی هەرێم ئەو نیەتی کە هەیە بۆ هەموارکردنەوە بە تایبەتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە خاڵێک هەیە لە بەرچاوی بگرین لە دوای 2012 بەدواوە لە عێراق تەوەجوهێک هەیە کە ئەوەی لەسەری ڕێکەوتون لەگەڵ هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان ڕازی بووە لە ناو عێراقا بمێنێتەوە عێراق بە یەکگرتووی بمێنێتەوە بە زۆری ئەزانن و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی کەمکردنەوە و لە قرتاندن و نەهێشتنی ئەم ماف و بە ئیمتیازی ئەزانن لە کاتێکە ئەمە مافە و مافێکی سادە و ساکاری خەڵکی هەرێمی کوردستان و پێکهاتەی کوردی و ناوچە کوردستانیەکانە ئەوان بە زۆر و بە ئیمتیازی ئەزانن ووا تێگەیشتنێک هەیە لە لای دەسەڵات و حیزب عێراقیەکان کە ئەمە جۆرێکە لە ئیمتیاز و جۆرێکە لە فێڵ لەیان کراوە پێویستە ئەمە ڕاست بکرێتەوە دەبن ئەمە هەوڵی بۆ دراوە بە شێوازی تر لە ڕابردووە ڕێ لەمە بگیرێ ئەو مادانەی کە پەیوەندی بە مافەکانی گەلی کوردستانەوەیە جێبەجێ نەکراوە ئەو مادانەی کە پەیوەندی بە ئیمتیازات و با بڵێن ئیستحقاقات و شایستەی دارایی و دەستوری هەرێمی کوردستانەوەیە جێبەجێ نەکراوە ئەو مادانەی کە پەیوەندی بە شایستەی سەربازی و ڕێخستنەوەی سەربازی عێراق و پشکی هەرێمی کوردستانەوە هەیە جێبەجێ نەکراوە هاوسەنگی هێز و ئەوانە ئیدارەی هاوبەش لە ناوچە جێناکۆکەکان و ناوچەکانی دەرەوەی هەرێم ئەمە ینی پەنابردن بۆ پەکخستنی دەستور هەمیشە کراوە لە دوای 2012 بەدواوە ترسناکترینیان ئەوە بووە کە پەنابراوە بۆ گەلە کۆمەی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان کە من پێشتر باسم کرد حکوومەت لە بەغدا ئیستیقوای کردووە پەنای بردووە بۆ تورکیا بۆ ئێران بۆ وڵاتی تری دەرەوە کە گەمارۆ بخەنە سەر هەرێمی کوردستان کە ئەمە بەپێی دەستور مەمنوعە و ئەم حکوومەتە پێویستە لە پەرلەمانە لێ بپرسرێتەوە و ئیستیجواب بکرێ و لە کاریش بخرێت چۆن هێزێکی دەرەکی دەهێنیتە سەر بەشێک لە پێکهاتە وڵاتی خۆت کەواتە پەنابردن بۆ کەمکردنەوەی مافەکانی خەڵکی کوردستان یان والێکردنی دەستور کە بە دڵی ئەوانە بێ کە ئێستا حکوم ئەکەن لە عێراقا و بە تەمایشن تاماوەیەکی درێژ حکم بکەن بە دڵنیایی ئەوان بۆ هەلێک ئەگەڕێن کە ئەمەی ئێستا وەک نیاز هەیەە ببێ بە قانون و بێ بە دەستور و جێبەجێ بکەن بەڵام خۆشبەختانە دەستور کۆمەڵێک ڕێگەی هەیە کۆمەڵێک بڵین کۆسپ و ڕێ و تەحەدی داناوە لە بەردەم هەموارکردنەوەی یەکەمی خۆیان کە گرنگترینیان ئەوەیە کە پێویستە سێ پارێزگا ڕەتی نەکەنەوە و حتمما ئێمە دیارە هەرێمی کوردستان و کەرکووکیش 4 پارێزگاکە بەنسبەت عێراقەوە و بەنسبەت خۆمانەوە 5 پارێزگایە کە هەڵەبجەش پارێزگایە کەواتە جۆرێک لە تەحەدی هەیە و بەشێکی تریش ئەوەیە کە ئێستا لایەنە شیعەکان کە ئەوانەی ئێستا دەسەڵاتدارن و دەسەڵاتیان لەلایە لە عێراق ئێستا لە ناو خۆیان ناکۆکن و جۆرێک لای ناکۆکییان هەیە و ناکۆکیەکانیان خەریکە پەرە ئەسێنێ بۆ ناکۆکی سەربازی بە حکمی ئەوەی ئەوانە ئێستا پاشکۆی سەربازیان هەیە و جۆرێک لە میلیشیان هەیە و دەسەڵات و پارێکی زۆریان لەلایە بەزووی حکوومەت پێک بهێنرێت لە عێراقدا یاخود نەخێر هەر وەک جارەکانی دیکە چەند مانگێک یاخود نزیکەی ساڵێکی پێچوو تا حکوومەت پێکێنرا چاوەڕێی چی دەکرێت لە دوایام هەڵبژاردنەوە وەکو پێشبینی یەک ڕەنگار چەندە زوو بێت بەڵام وەکو پێشبینی بەڕێستان ئەم جارە ئەوە یەک لای کراوەتەوە کە کوتلەی ئەکبەر کێیە جاری پێشوو تەمان ئێمە زانی جارانی پێشوو یەک لە هۆکارەکان ئەوە بوو نەئەزانراکە کوتلەی ئەکبەر یاخود گەورەترین
فراکسیۆن کێ لە ناو پەرلەمانی عراقی ئەو پەنا ئەبرا محکمەی ئیتیحادی ئەم جارێک لای کراوەتەوە هەر فراکسیۆنێک کە زۆرترین کورسی هێنا لە پەرلەمانە ئەوە پێویستە زۆرترین کورسی نەک زۆرینە پێویستە لەلایەن حکوم لەلایەن سەرۆکی کۆمارەوە داوای لێ بکرێ بە پێکەنانی حکوومەت کەواتە وەک ئیجرائی دەستوری ئەمە هەیە بەڵام ئایا فێڵ ئەدۆزرێتەوە بۆ خۆ دزینەوە لەم بابەتە بە دڵنیایی ئەنواع فێڵ هەیە لە عێراق ئەکرێ بۆ ئەم بابەتانە و من پێویستە خاڵێکی تریش ئیزافە بکەم لە ڕاستی ئەگەر ئیجازەم بەی مامۆستا لە دهۆکەوە مامۆستا فازیل مەسەلەیەکی باس کرد کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی لە داهاتووە بەهێز بین لە عێراقا طبعاً یان چی بکەین بۆ ئەوەی کە لە دەرەنجامی ئەم هەڵبژاردنە لە سوود و قازانجی هەرێمی کوردستان بێ لە ڕاستیا من چەند خاڵێک بە گرنگ گەزانم ئەمە ینی پێم وایە ئەمە هیچ پەیوەندیەکی بە تەوەجوهاتی سیاسی هیچ کەسێکەوە نییە ئەمە مەسەلەیەکی سەرف نەتەوەی و ئینسانیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە خاڵی هەرە گرنگیان ئەوەیە کە ئێمە کاندیدان و دەرچووەکانی ئێمە لە پەرلەمانی عێراقا لە هەر لایەن و لە هەر حیزبێکی سیاسی بنیان سەربەخۆ بن پێویستە ئەوە لە بەرچاو بگرن کە کێشەی ناوخۆیی هەرێمی کوردستان لە بەغا یەکلایی ناکرێتەوە و ناچێتە پەرلەمانی عێراقەوە و هەر هەوڵێک لە ماوەی 15 ساڵی ڕابردووە دراوە بۆ ئەوەی کێشەی هەرێمی کوردستان ببرێتە پەرلەمانی عێراقەوە شکستی هێناوە و نەتوانراوە لەبەر ئەوە پێویستە خۆیان بەوە ماندوو نەکەن جارێکی تر کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بنە عێراق و عێراق بکەن بە براگەورە و سەرپەرشتیکاری چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانی کە لە کوردستان هەیە چونکە دەستور ڕێگەنادا و حکوومەتی عێراقیش ئەمەی پێ ناکرێت چونکە ئەو خۆی گرفتی یان خۆی هەیە ئەمە یەک خاڵێکی تر ئەوەیە کە پێویستە هەرێمی کوردستان بەهێز بکرێ هەم لە پرۆسەی چاکسازی بەردەوامی هەبێ پەرەی پێ بدرێ ورتر بکرێتەوە بە دەقیقی جێبەجێ بکرێ یاسا و تعلیماتی پێویست کە پێویستە دەربکرێ ئەوەی کە هەیە جێبەجێ بکرێ و هەرێمی کوردستان بەهێز بکرێت چونکە ئەزمموی حکومڕانی 15 ساڵی ڕابردوو سەلماندویەتی لە عێراقا هەر پێک هاتەیەک لاواز بوو بێت تیاچوە و نەماوە و پوکاوەتەوە نمونەی سونەکانمان هەیە نمونەی هێزە شیعەکانمان هەیە کە ماوەیەک فەرمانڕەوای ئەم وڵاتە بوون ئێستا کەمینەیەکی کەمن وە لە پەراوێزەوە حسابیان بۆ ئەکرێ کەواتە لاواز ئەوەی کە هەرێمی کوردستانی بەهێزی هەرێمەکەی ئەگەر بەهێزیەکی سەربازیش بێ بڵێ ئێستا هەرێمی کوردستان ڕێگەم بەی تەواوی کەم پێویستی بەوە هەیە ئەم بەهێزیەی زیاتر بکە بە یەکدەنگی ناوخۆیی بە سازانی ناوخۆیی بە چاکسازی زیاتری ناوخۆیی بە پێداگری لەسەر جێبەجێکردنی ئەو بەندانەی دەستور کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و بە پێداگریکردنی کاندیدەکان و دەرچووەکانی ئێمە نوێنەرانی ئێمە لە هەموو لایەنە سیاسیەکان کە ئەچنە بەغاوە بە پێداگریان لەسەر وەک نوێنەرایەتیکردنی سیاسی نەک وەک نوێنەرایەتیکردنێکی مەحەلی وەک ئەوەی کە ئێمە مختار هەڵببژێرین یان ئەندامی پەرلەمانی کوردستان یان ئەنجومەنی شارەوانی هەڵببژێرین نەخێر ئێمە نوێنەرانێک هەڵبژێرین و ئەیان نێرینە بەغدا کە ئەمانە بە پلەی ئیمتیاز نوێنەری سیاسین وەک باڵوێزی وڵاتێکوان لە وڵاتێکی ترا و پێویستە بەرژەوەندی ئەم هەرێمە لە بەرچاو بە هەموو پێودانگەکانیەوە جا ئێمە بمبورە یەک ئەوەی کە شتێکت بۆ ئەوەی بیڵێم ینی پرسیارێکت کرد بەڵێ ئێمە لە ئێستا و لە داهاتووشە پێویستمان بەوەیە کە بە هیچ شێوازێک لەسەر مافەکانی خۆمان لەسەر ماف و شایستە دەستوریەکانی خۆمان سازش نەکەین و پێداگر بین لەسەر ئەمانە و هەتا بتوانین مؤسسات و دەستگای خۆمان پەرە پێ بدەین باشتر ئەتوانین دەنگمان دلێر بێ لە بەغایە ئێمە ئێستا لە چه ئاستێک دەین لە بەغا حتمما لە ئاستی ساڵی 2005 و شەشانین بۆ چونکە هێزەکان لەوێ باشتر یەکیان گرتووە باشتر خۆیانیان ناسیوە و باشتر پێگەیان هەیە بەڵام لاوازنین کە لە ڕۆگەڕێگەی ئیعلامەوە باسەکرێت دەرفەت بەمەوە بەڕێز عەبدولخالق هەیە و توانراوە تا دەستەکانە خۆش بێ خۆ بسەلمێنین دەستەکانە خۆش بێ پێم خۆشە ئەوە بە بینەرەکان و بە بەڕێزیشتان بڵێم کاک عەبدولخالق ئەم چەند شەوەی کە ئێمە لە کوردستان 24 و لەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیبەیتەکەین بەشێکی زۆر لە میوانە بەڕێزەکان بەشدارە بن ینی ئەوەی کە جێ دڵخۆشیە ئەوەیە کە زۆرینەیان کوردستانیانە قساکەن لەسەر ئەم پرسە و لەسەر ئەم هەڵبژاردنە کەواتە با تۆزێک لەلایەنی ئەمنی بچمە دەرەوە لەگەڵ بەڕێزتان ناکرێ هەر لە ڕووی ئەمنیەوە قسە بکەین چکە کاک عەبدولخالق لە پشتی کامێراوە پیاوێکی زۆر سادە و قسە خۆش و ڕووخۆشە هەر ئەوە نییە کە لە ڕووی سەربازی و ئەمنیەوە سپاس بۆ بەڕێزیشتان مامۆستا فازڵ باسی ئەوەی کردوتی کورد دەبوو هەمووی پێکەوە بە یەک لیست بەشدار بوونایە لەبەر ئەوە ئەمە شەڕی کووردە شەڕی نەتەوەی کووردە لە عێراقدا با پرسیارەکە ئاوا لێ بکەم بۆ بەڕێستان ئەگەر کورد بە یەک لیست بەشدار بۆیە کاری ئێوەی ئاسانتر ناکرد بەتەکیت ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەوەی من باسی دەکەم نابی زۆر ڕژبین بین لە هەموو بابەتەکان ئەوەی زۆر کە دڵمان پێخۆشە ئێمە کورد
چ لە بەغدا چ لە دەرەوە چ لە ناو هەرێمی کوردستان ئێمە قیادەشی سیاسی حەکیمانەمان هەیە دەزانێت چۆن تەعامل دەکات لەگەر بارودۆخەکانی ناو عێراق چونچینێ هەموو کارەکان نەخێنە سەر ئەستۆی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان ئەو قیادە سیاسی کە ئێستا ئەمڕۆ لە کوردستان کاری خۆی دەکاتن چ سەرۆکە چ جەنابی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم دەبینن ینی چۆن تەعاملەکان لەگە بەغدا دەکا ئەوڕۆ دەبینی دەوری کورد لە دەوری قیادەی سیاسی کورد لە چەندین قۆناغی گرنگی بڕیوە ببینن لە فەڕەنسا سەرۆکی فەڕەنسا ببینن پاریس ببینن لەندەن کە جەنابی سەرۆکی هەرێم چۆن چۆنی پێشوازی لێکرا هەموو ئەوانە ئەوێنە کە ملەتی کورد دەبێ دڵی پێخۆش بێ و ڕۆناچێکی گەورە لە بەردەمماندایە کە ئەمڕۆ بەو شێوەیە سیاسیەن تەعامل لەگەڵ کێشەکانی بەغدا دەکرێت لە بەرەوەی بەغدا هەندا ئاسان نییە پێویستی بەوەیە کە زیاتر ئێمە ملەتی کورد هەمومان بە هەموو حزبەکانەوە دەڵێم بە یەکێتی و گۆڕان و پارتی هەموو حەزابەکانی کە ئێستا لە هەرێمی کوردستانن پاڵپشت بن و پشگیری لە قیادەی سیاسی ئەمڕۆی کوردستان بکەن بۆی لە ڕێگەی ئەوانەوە چون ئەو بڕیارانە زۆر گرنگن ئێمە لە بەغداین دەزانین کە ئەگەر لە جادەش بڕۆین ئەوە بزان بە پاڵپشتی قیادەی سیاسی کورد دەتوانین ئەمڕۆ هەموو شتەکان لە بەغدا بکەین لە ئەوروپا لە ئەمریکا پشگیری کورد زۆر گەورەیە و پشگیری کورد بۆ قیادەی سیاسی زۆر گەورەیە من تەسەوەڕ دەکەم بەغدای ئێستا لەگەڵ بەغدای پێشتر جیاوازی زۆری هەیە جیاوازێکە لەوەیەوە زۆر شت گۆڕانکاری لە بیر و باوەڕی بۆ نێو خۆیان یا بۆ کورد وەکوونەتەوەی جارێ بابینە سەر خۆزگا ئەوە ناوخۆیان چاک ببایە ئەگەر ناوخۆیان بیر و باوەڕی چاک بووە بۆ ملەتی کورد و بۆ هەمومان باشتر دەبوو واقعچیش زۆر گرنگە کە ئێستا لە بەغدا باسی دەکەن ناتوانن بەبێ کورد ئێستا مەسەلەن ئەو بۆشایە ئەمنی کە ئێستا هەیە لە نێوان کە دەتوانم بڵێم شتێکی لە ڕووی سەربازیەوە زۆر گەورە نییە حکوومەتی بەغدا بە هەموو هێزەکانیەوە بەبێ کورد ناتوانێت هیچ شتێک بکاتن بۆیە پاڵپشتی کورد و هەوڵدانی کورد و بڕیارەکانی قیادەی سیاسی کورد ئەوڕۆ دەورێکی گرنگی هەیە بۆیە وا پێویست دەکات خەڵک بچێتە سەر سندوقخانی دەنگدان بە تایبەتی دیسان دەڵێمەوە کەرکک بۆ ئێمە و بۆ قیادەی سیاسی کورد و بەغدا زۆر گرنگە جاریشتر بێتەوە باوەشمان ئەگەر لە ڕێی ئەو کاندیدانەوەش بێت دەستخۆش کاک عەبدولخالق بە دواپرسیار لە بەڕێز فازل عومەر بکەین کاک فازل پرۆژەیەکەیە دەوترێت کە ئەم پرۆژەیە دەیەوێت سیستمی سیاسی لە عێراقدا لە پەرلەمانیەوە بگۆڕێ بۆ سەرۆکایەتی ئەمانە مەترسیەکان زیاتر ناکە بەڕای بەڕێستان هەلبەت عقلیەتە ئەم بێژین سنترالیزمێ بەغدا چ جارە نایەتە گۆڕینێ لازمم هەردەم تەوەقع بکەین ئەم هەزر بکەین ئەم پێشبینی بکەین و بەغدا هەردەم ئەو خەونە لێرێ هەر ئێکێ بێتە سەردەسەڵاتی وێ خەونێت بینیت و جارەکە دی عێراقەکە سنترال یا مرکزی یا ئێکگرتی یا خۆفەرز بکەت و خۆبسەپینت سەر هەموو خەڵکی عێراقی وجا کیبێت ئەف عقلیەتە هەنێ ڕاستی زۆرە جبر هەندێ ئەف عقلیەتە هەنێک و دێ پرەنگێکی نێدی ئەگەر پێنگاوێت پێشترنێ نەهاوێتنێ یان بژین فدرالیزم و عێراقی بدرستی نەبتە واقع حالێکی درست یعنی ئارێشێت سنووری هەرێما کوردستانت گەل عێراقینەی ناچارەکردنێ ئارێشێت سنە و شیعات سنووری وان دەنەی ناچارەکردنێ عێراق في ڕەنگی هەی عێراق نوکە دەوڵەتەکە مرکزیە بەس هەرێما کوردستانی یعنی جودایە یعنی vê عقلیەتê بەرەو هەندێک و جارێکا ئەو حکوومەتە مرکزی بێتە چێکردنێ ڕاستی ئەوە سنترال یعنی ئەم بژین سەر وەختێت خۆ فەرزکردنێ خۆ سەپاندنی جارێکادی دووبارە بنەوە بدیتنا من هەلبەت ئەو بابەتە خەتەرە یعنی خەتەریات وێرەدا جارەکادی و ئەو عقلیەتە سەپاندنی جارەکادی بێتە مەیدانێ و هینگێ پرۆژێ دیموکراسیکردنا عێراقی و فدرالیکردنا عێراقیژک هینگێ کەونە بەرگەفێت نەمانێ ینی هەردوو پرۆژە دێ خەتەریاتە سەرە چێ بێت زۆر سپاس بۆ بەڕێز فازل عومەر نووسەر و لێکۆڵەر کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز دڵشاد نامیق شرۆڤەکاری سیاسی و مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزیشتان هەروەها بەڕێز لیوا عەبدولخالق تەلعات نوێنەری هەرێم لە فەرماندەی هێزەکانی هاوبەش
هەروەها ئەندامی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان سپاس بۆ بینەرە بەڕێزەکانیشمان کە تا ئێستا لەگەڵمانەوە نەتوانێت جارێکی دیکە ئێڵێنەوارێ بە هیوای هەڵبژاردنێکی ئارام و پاک و بێگەر بەڕێوە بچێت و وە کورد زۆرترین ڕێژەی دەنگەکان بەدەستبێنێ و زۆرترین نوێنەرە باشەکان بنێرینە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بۆ داکۆکیکردن لە مافەکانمان کاتێکی خۆش سپاس بۆ هەمولایەک.